ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆژ تێپەڕی هیچ دەنگ و باسێکی موچە نەبوو. هەوڵەکان بۆ ئەوە بوون کە پێش جەژنی قوربان موچە لەلایەن بەغداوە بنێرێت و وەزارەتی دارایی حکوومەت یاریمی کوردستان دابەشی بکات. بەڵام ئەمە ڕووی نەدا، چونکە تاوەکو ئێستا کێشە سیاسی و داراییەکان لە نێوان هەولێر و بەغدا هەر بەردەوامە و چارەسەر نەکراوە. چاوەڕێ ئەوش دەکرا کە ئەمڕۆ بڕیارێک لەسەر کە کۆبوونی ئەنجومەنی وەزیران بوو، بڕیارێک لەسەر کێشەی موچە بدرێت. بەڵام لە ڕاگەیانراوەکەدا جگە لەوەی کە جەخت کراوەتەوەکو نیگەرانیە کە بەرامبەر بە بەغدا کە هەمیشە کێشەی موچە دەکات بە کێشەیەکی سیاسی و دژبارێمی کوردستان بەکارێنێ، زیاتر کێشە سیاسیەکان زاڵن بەسەر کێشە دارایی و ئابوووریەکان بەرامبەر بارێمی کوردستان. سەرۆک وەزیرانی حکوومەت یاریمی کوردستان دەڵێ لەسەر ڕاگرتنی موچە نامەیەکی فەرمی ئاراستەی کۆمەڵگەی نێودەوڵەتی و نوێنەری وڵاتان دەکەین. دەرناکەوێت ینی لە دوای جەژنی قوربان ئایا دانوستانەکان لە نێوان هەولێر و بەغداد چی دەبێت؟ ئایا شاندی سیاسی دەچێتە بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەی موچە، یاخود پێویستی بە شاندی دارایی و یاسایی هەیە بۆیە ئەم کێشە لە بنەڕەتدا چارەسەر بکرێت؟ چونکە هەوڵەکان ینی لە بەغدا بۆ ئەوەیە کە وەکو خۆیان دەڵێن لەبەرەوەی کە هەرێمی کوردستان لە ناو میزانەی پێساڵی عێراق هیچ بڕەپارێکی نەماوە، ناتوانێت ئەم هەشت موچەی کە ماوەی ساڵی 2025 بینێرێ، کە ئەمە گرفتێکی گەورە بۆ موچەخۆران دروست دەکا ئەگە زوو چارەسەر نەکرێت. لێرە و لەوێش زۆر جار قسە لەسەرەوە کرێ ئەگەر لە حاڵەتێکدا گۆڕانکاریەک ڕووبا لە عێراق، ڕەنگە هەرێمی کوردستانە و کاتە بەداهاتی ناوخۆوەرەوە ئەگەر هەناردەکردنەوەی نەوت دەست پێ بکاتەوە، خۆی بۆ خۆی ینی بتوانێت ئابووری خۆی بەڕێوەبەرێت و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانیش باوە کۆی لە ساڵانی ڕابردوو ڕوویاوە. بەڵام ئەمە تاوەکو ئێستا تۆزێ قورسە بۆ هەرێمی کوردستان تاوەکو کێشەکان نەکەون بەلایەکدا. من بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم تەوەرە میوانداری زۆر بەڕێز دژوار فایاق ڕاوێژکاری باڵای مەسرور بازانی سەرۆکی حکوومەت یاریمی کوردستانم کردووە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێری پایتەختەوە لەگەڵمە بێت. کاک دژوار زۆ بەخێر بێ بۆ زووم. ئەگەر بەوە دەست پێ بکەم، هەوڵە نوێەکان چین تاوەکو ئێستا بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان؟ ئێوارەتان باش، زۆر سوپاس، سڵاو و ڕێز بۆ بیدرانی خۆشەویست، سوپاس بۆ دەرفەتە. حکوومەتی هەرێمی کوردستان خەمخۆرە، پێداگرە لەسەر ئەوەی مافە دەستوریەکانی ئێمە وەکو کوردستان وەکو هاوڵاتیان جێبەجێ بکرێ بە هەموو خاڵەکانەوە، زیاتر لە 50 خاڵە، بە تایبەتی کە ئێستا باسی موچە ئەکەین. هەوڵی بەردەوامی داوە لە ماوەی ساڵانی ڕابردوو لە 2014 بەدواوە. هەرچی حکوومەتی عێراق تێبینی هەبووە، داواکاری هەبووە بە شێوەی مستەمسەکات، بەڵگە، نووسرا و جەداول هەموو دراوە بە حکوومەتەیەک لە دوایەکانی عێراق بەم حکوومەتەی ئێستاشەوە. چەندین جار لیژنەی هاوبەش دروست کراوە، هاتوونە تێرە چرۆتە بەغدا، ئەوەی ئەوان وستویانە ئێمە داومانە تا ئێستەش نەیان توانیوە خاڵێکی ئەوتۆ بدۆزنەوە لە بابەتی ئۆکۆڵێ سلبی لەسەر لیستی موچە. برادێک لە متابعەکانی ئێمە پێشتر لە بەغدا برادێک بە منی وت پرسیاری ئەوەم لێ کرد لە ماوەی مانگەکانی ڕابردوو، وتی من نامەیەک، ئەویش بەرپرسێکی باڵایوتی ئەوەتە من نامەیەکم ناردووە بۆ جەنابی سوودانی، وتومە ئەگەر لیستەکەی ئێمە هی کوردستان خەلەلێکی تایە 100 کەسە 200 کەسە 500 کەسە باشە ئەوە ڕابگرن، هی ئەوانی تر بدەن داوا لە حکوومەت بکەن ئەو خەلەلانە چاک بکاتەوە. ئەم کێشەی موچەیە کێشە نییە، دروستکراوە، سیاسیە، چارەسەرەکەی بەدەست بەغدایە، بەغدا چارەسەری ناکات. ئەگەر نا هەر خەلەلێک هەیە با لەژنێکی هاوبەش بێ
دانیش لە ماوەی ڕۆژێک دوو ڕۆژ هەفتەیە کاکە مانگێک چارەسەرە بێ چارەسەری بنەڕەتی لە دەرچواندنی یاسای نەوت و گازە کە لەوێ کۆڵێ ڕێکەوتنێک لەبێنی ئەمە و بەغدایە کە ئەوەندە هزار بەرمیل تەسلیمی سۆم و بکەین بڵێ تەسلیممان کردو بەس ئەوان ڕێکەوتنەکە جێبەجێ ناکەن پێشتریش ڕۆژانە پاری 250,000 بەرمیل نەوتیان لە ئێمە بڕی ئەیان بڕی نەک ئێمە پارەکان بۆ بنێرین ئەوان بۆیە یاسای نەوت و غاز جێبەجێ دەرناکەن تا ئێستا لەبەرەوەی زۆر زۆر ڕوونە کە ئەو یاسایە ڕێگای داوە بە هەرێمی کوردستان کە مامەلە بە نەوت بکە دەری بهێنێت تەسویق کە بیفرۆشێ بە ئاگاداری بەغدا ئەوان ئەگە بیان زانایە ئەو یاسایە لە دەستور لە مادەی 112 لە بەرژەوەندی کورد نییە بڕوا بکە لە 2005 دوای 6 بەنگ دەریانە هێنا بیان زانێ مادەی 140ش لە بەرژەوەندی کورد نییە لە بەرژەوەندی خۆیانە بەخوا لە پێنجمانگی یەکەمی 2005 دەریاهێنا ئەوان نانەوە چارەسەر بێ مۆزوعەکەش تەنها موچە نییە میزانی و پارە و نەوت نییە بابەتەکە فدرالی و باوەڕ نەبوونە بە فدرالی دەستور و باوەڕ نەبوونە بە دەستور ئەوان بڕواین بە سیستەمی فدرالیە نییە کە سەلاحەتێکی زۆر ئەدرێ بە هەرێمەکان ئەگە هەیان بواە ویلایەت لە جنوب دروستە بوو لە ناوەڕاستی عێراق دروستە بوو بۆ برایانی شیعە بۆ برایانی سونە چکە نەکراوە دەوڵەتێک یەک ویلایەتی فدرالی هەبووە ئەبواە دوو ویلایەتیش لەوێ هەبواە ئەو کاتە ئەوانیش ئاستی ژیان وەکو ئێرە بوو من چەندین جار وتومە لێرەش با دووبارەی بکەمەوە بڕوا بکەن لە پەراوێزی کۆبوونەوەی یۆفدەکانمان لە بەغدا لە ماوانی ڕابردوو وتویانە هەندێک خەڵک کۆڵێ لە پۆستی باڵایە بە بەرادرانی ئەمەی وتو کاکە وەزعی ئێمە زۆر خراپە وەزعی باشە ئەمانەوە ڕاتان بگرین اینجا ئەمەی کە دروستیەکەن بۆ ڕاگرتنی ئێمەیە بۆ ئەزیێدانی ئەمە سزایکی بە کۆمەڵی موچەخۆرانی کوردستانە فشارە لەسەر خەڵک فشارە لەسەر حکوومەت بۆ دەستشکاندنەوەیە بۆ تەسلیمبوونی حکوومەتی هەرێمە واز لە مافە دەستوریەکانی بێنێ بۆ ئەوەیە ئەم قوارەی بچووک بکرێتەوە دەسەڵاتەکانی ئەمریکا کە ئەمە دژی یاسا و ڕێسایە ئەمە دژی دەستورە ئەمە قابلی قبوڵ نییە بۆیە ئێمە قبوڵی ناکەن جەنابی سەرۆکی حکوومەت وەفدی مفاوەز قیادەی سیاسی بە سنگێکی فراوانەوە زۆر بە نەرمی بە تەحملێکی زۆرەوە دانوستان چەندین جار جەنابی سەرۆکی حکوومەت چۆ بەغدا جەنابی سەرۆکی هەرێم چۆ بەغدا جەنابی سەرۆک بارزانانی پەیامی هەبوو حزبە کوردستانیەکان لەو بینەیە و کۆڵێ هەوڵیان داوە کە ئەو کێشەیە سەر بێ چارەسەر بێ یعنی وەرە با بزانین باشە کێشەکە چارەسەر نابێ وەرە با داوای لای دەرەکی بکەین با شارەزای یاسایی بێنین شارەزای نەوت بێنین شارەزای و کۆڵێ سیاسی لە دەرەوە بین هاوکاریمان بکەن بزانە ئەوان خەتای ئێوەی ئێماڵی خەتای ئێمەنی هەرچناوێتە تەسلیمان کرد با تەرەفی سێم هەبێ با UN بێ هەوڵ بەداتر بۆی بمانگەنە بەڕێکەوترێک ئەوان مانگێکی ئەمساڵ دوای مفاوازاتی چەند ساڵە لە 2014 بە دواوە گەیشتنە ڕێککەوتنێک ئیمزایان کرد وەزیری دارایی عێراقی ئیمزای کردو کە بڵێ موچەی 2025 کێشەی تیانی هەموو شتێک باشە ڕوا باشە تو چوار موچە داوە کێشەی تیانە ئێستا بۆچی ئەو نامەیەت کردو بەو جەژنە دڵی خەڵکت ناخۆش کرد دڵی ئەو حکوومەتت ناخۆش کرد ئەو فشارە سیاسیەت کردە سەرمان تەوقیتەکەی زۆر خراپە پەنا بۆ محکەمەی اتحادیە بێ محکەمەی اتحادی لە حەجن نیسابی تەواو نییە تەوقیتەکەی خراپە خەڵک جەژنێ چاوەڕێی موچاکە موچە نییە تەوقیتەکەش هەڵبژێردراوە ئێمە چەند بەرەو هەڵبژاردن بڕۆین ئەم فشارە خەنە سەرمان بە حسابی خۆیان بەداخەوە من باڵێ پرسیارێ بکەم یعنی هەمیشە گوێبیستی بەرپرسانی پارتیە بین چ لە جەنابی کاک مەسعودەوە کاگوشا زێباری جەنابێت بۆ نمونە زۆر بەرپرسی کە هەڵە قبوڵی ناکەین ئەمە ئەگەر قبوڵی ناکەین بەدیلەکەمان چییە ئەتوانین چی بکەین ئەزانی بۆچی ئەم پرسیارەکەم لەبەرەوەی کە موچەخۆر بۆتە قوربانی لەم نێوەندەدا موچەخۆر لەبەر ئەم ململانێ سیاسێ ناتوانێت سێ مانگ موچەکەی وەرنەگری و گیرفانی بەتاڵ بێ سوپاس بۆ پرسیارە قبوڵی ناکەین کۆمەڵێ ڕێکار هەیە بە من جارێ بە بۆ دڕوون بکەمەوە ئەوە کەتر بڕی نەتێ لەسەری بەردەوام بم قبوڵی ناکەین چییە؟ بدایەت باسم کرد ئەو حکوومەتە بەڕێگەی حیوار و دیالۆگ بەردەوامە بێت ئەو حکوومەتە نامەی ئاراستەی قونسوڵەکان و وڵاتان کردووە کە لە هەرێمی کوردستان و لە بەغدا نوێنەراتیان هەیە نامەکە بۆیە بابێ کاکە بێن سێ ئەو مشکلەیەکەم بزای ئەگە خەتای ئێمەیە ڕێنمایی بدەنێ ئێمە ئامۆژگاری ئێمە بکەین کاکە خەتای ئێوە لە خاڵ و فلان خاڵ و فلان خاڵ و فلان خاڵ
ئێمە بەسنگی فراوانە چارەسەر دەکەین ئەگەر خەتاکە ڕێژەیە چەندێکی لەسەر عێراقە با عێراقی خۆی چارەسەر کە ئێمەش خۆمان چارەسەر بکەین ئەگەر نا ینی ڕێگا چارە چییە؟ ئەگە ئەمەیان نەبوو داوا لە محاکمی نێودەوڵەتی بکەین پسپۆر بێن لە بواری دەستور لە بواری یاسا لە بواری نەود لە بوارەکان بواری سیاسی لە هەم بوارەکان بابێن ناوبژیوانیمان بکەن باوێن بێ ناوبژیوانەوەکە ئەمە نەبێ کاکە ئێوە قانونی نەوتی غاز دەرناکەن خەتای ئێوەیە هەرچی ڕێکەوتنەکانی بینی خۆتان ئێمە هەولێر و بەغدا هەیە ئیمزای لەسەرەکەن دوایی دێن بە پێچەوانەوە تەسەڕوفاتەکەن مامەلاکەن خەتای ئێوەیە باشە ئێدە لێمانگەڕێن وەکو جاران ئێمە خۆمان نەوتی خۆمان بفرۆشین بازاری بکەین بۆەوەی هەرچۆنێک بێ ئێمە خەرجی هاوڵاتی خۆمان بدەین و ئێمە تەحملی مەسئولیەتەکەی بکەین ئەم نامەیە کە وەزیری دارایی نووسیوێتێ دژی ئەو ڕێکەوتێک کە خۆی ئیمزای کردووە لە مانگێکە لێ موچە مشکلێتیان نەماوە ئەم نامەیە دژی قەراری محکەمەی ئیتیحادیە محکەمەی ئیتیحادی زۆر بەڕوونی لێکی جا کردوتەوە ئەڵێ موچە سەرفەکرێ دوور لە کۆڵێ بازارکردنی سیاسی و مامەلەی سیاسی بەڵام ئیلتیزامیشی بۆ هەرێم داناوە کە دەبێت داهاتی نانەوتی و داهاتی نەوت ڕادستکە ئەگەی جازم بدەیت ئیلتیزامی جازە بدە من باسێکم خاڵی دووەم ئەڵێ ئەبێت داهات تەسلیم کە مانە ئەم بڕیارەت چییە ناڵێ ئەگە تۆ داهاتت تەسلیم نەکرد من موچاوەڕم بابە موچە شتێکی قانونیە میزە موازنەی عێراقی خاڵی یەکەم مەصروفات مقننە کە بە قانون دانراوە لەوێ باسی موچە کراوە ئەوە بە قانونە پەرلەمان دەنگی لەسەرداوە باشە نوێنەری خەڵکە کەس ناتوانێت بۆی نییە ئەو خاڵە بشێوێنێ تو ئەتەوێ موچەی کەسێک ببڕی ئللا بێ سەرپێچێکی کرد بێ سەرپێچی چەندین عقوبەیە دوایە گاتە موچە بڕین و فەسڵکردن اینجا چ جای تۆ بێ سزای 1,400,000 بدەی باشە لە خاڵی هەشتم هەر لەوێ لە فەسڵی هەشتەمیش باسی موچەی متەقاعدینی هەموو عێراقەکە ئەمە مقننەی ئەمە قابلی سیاسی نیە قابلی مناقەشە نیە قابلی بڕین نییە لە فەرزێکە حکوومەتی عێراقی ئەگە پارەشی نەما ئەبێ قەرز بکە ئەو خاڵە جێبەجێ بکە موچەخۆری خۆی وەکۆڵێ موچەی بۆ سەرف بکە ئێ باشە کە ئەمە مقننەیە ئینجاش محکەمەی ئیتیحادی ئەڵێ ئەبێ سەرف بکرێ کێشە لە چییە؟ ئێمە ئەڵێن داهاتی سنوورەکانی کوردستان هەندی داهاتی قەسر و فاو سنوورەکانی عێراق نییە هەندی داهاتی مەتارەکانی عێراق نییە یعنی ئەکرێ داهاتی 4 پارێزگای کوردستان بەقەدەر داهاتی 15 پارێزگای عێراق بێ ئەو مینە قەسرە گەورەیە ئەکی دوانە دوایی داهات ئەگۆڕێ ئەم مانگە ئەوەندێ مانگی داهات و زیادەکە مانگی دوای کەمترەکە ئەگەریش گومانتان هەیە فەرمو لیژنەیەکی هاوبەش دروستکەن وەرنە سنوورەکان وەرنە فڕۆکەخانەکان بۆ هەموو عێراق تەنها بۆ کوردستان نا ئەو فۆکسی ئەوانە تەنها لەسەر لیستی موچەی ئێمەیە باشە ئەو فۆکسە لەسەر لیستی موچەی وەزارەتەکانی عێراقی هەیە لەسەر لیستی ڕەفحا و حەشدی شعبی و فڵان و ئەوانە هەیە پرسیارێکی تر باشە شارەکانی تری عێراق ئەگە مانگێک تاخیر بن لە ناردنی داهات یان داهات کەم بنێرن موچیان نەبڕن ئەتوانن موچە بڕن ئەتوان موچەی حەشدی شعبی ببڕن ژوارە ئەخر ئێستا ڕیشی ئێمە بەدەستی حکوومەتی عێراقۆیە بەڕاستی دوێنێ ینی یار فراکسیۆن یەکگرتو چۆتە لای سوودانی گوتوێتی ئێمە ڕێککەوتین لەسەرەوەی کە 150 ملیار بنێرێ ماگانە داهاتی نانەوتی داهاتی بۆ نمونە نەود کەم ئێمە سوورە زانین بە تانکەر دەفرۆشێ بە قاچاق و داهاتەکەی ناگەڕێتەوە بۆ حکوومەتی عێراقی هەموو ئەمانە وەکو جەنابتەڵی لە ڕێگەی لیژنەی چاودێری دارایی و بە وردی خراوتە بەردەستی وەزارەتی دارایی و سەرۆکۆ زیران بۆچی ئێمە بەم شێوەیە ینی ئەم نەقسانەی خۆمان کە هەمانە دەیدەینە دەست بەغداوکو بیانوی بەکاری بێنێ بەرامبەرمان بۆچی ئێمە وا نەکەین کە بیانویان ببڕین و ئەو کاتە بڵێن ئێمە هەموو ئەم شتانەمان جێبەجێ کردەوە ئەوانن موچەکە نانێرن بۆ هەموو قسەکەی جەنابیشت ڕاستە ئەوان ناتوان بۆ پارێزگایەکی کە فەرمانبەری پارێزگایەکە کە موچەی ببڕن بەڵام ئێستا هی هەرێم بڕاوە بەڕاستی جارێ نازم دەنگم دێت بەڵە فەرموو دەنگ لای من نەماوە دەنگ جارێت چوونی ئەو برادرانە بۆ لای سوودانی بنەڵێم هەڵە بوو
بۆچی بەڕاستی ینی حملەیەکی ڕاگەاندنیشی لەسەر کرا لەلایەن پارتیۆ بۆچی وەڵام بدەمەوە کاکجازە سەبرتێ وەڵامت بدەمەوە. یەک لەو مشکلانی کە ئێستا تەسیری لە هەموو سێکتەرەکان کرد بە تایبەتی لەسەر موچە بابەتی ئەوەی زۆر جارێمە یەکریز نین فراغێک دروست بۆ حکوومەتی عێراقی سوودی لێوەرگرتو. بۆچی هەڵە بوو؟ تۆ بۆ بە یەکریزی لەگەڵ فراکسیۆنەکان ناچی داوای حەقی خەڵکی کوردستان بکەی لە هەمان کات جۆ بگرە لەو ڕەخنانی کە ئەوانەی گرن کە جۆ لەو ڕەخنانە گر وەرە ڕەخنەکە بگەێنە لایانی بەرپرسیار کە حکوومەتی کوردستانە کە سەرۆکی حکوومەتە کە جێگرەکەیەتی کە وەزیری داراییە وەزیری سامانە سروشتەکانە بڵێ ئێمە چوین دیفاعمان لە ئێوە موچەکە کرد ئەوان وا بە ئێماڵێن. وەڵامی ئێوە چییە؟ کاتێک کە هەردووکیان وەرگرت لێرە ئەزان زیاتر خەتای کێ و زیاتر خەتای کێ نییە. من دووبارەیەکەمە هیچ مانگێک داهات وەکو یەک نییە زیادەکە کەمەکە. بەس من پرسیارێکەکەم لەو برادەرانە و لە ڕاگەیاندکار و لە حکوومەتی عێراقیش ئایا داهاتی سنوورەکانی عێراقی لە ناوەڕاست و خواری عێراق بۆیان داری کراوە مانگی ئەوەندەمان بدەنێ ئەوەندەیانە دەنێ زیاد و کەمیان نادەنێ. دوای شتێکی تر هەیە ئێستاوان کۆمەڵە کۆتوبەند دروست دەکەن لە بینی ئێمە و شارەکانی عێراقی وای لێ هاتۆ بازرگان ئەچێ لە ڕێگای عێراقەوە شت دێنێتەوە بۆ کوردستان. ئێمە تەحسیل حاصلە تەسیری کردووە لە داهاتەکەی ئێرش. بابەتی نەوت بە قاچاق من نەمزانیوە نەمدیوە نەوت بە قاچاقەڕەوە ئەگەر شتێکی وەلای حکوومەتی عێراقی هەیە بۆ لە دانوستانەکان باسی ناکەن بۆ بە شەفافیت هەردوو وەفد پرێس کۆنفرانس ناکەن بۆ شتیوان ناکەن بۆچی وردەگلەیەکەن لە کاتی دانیشتەکانە ئەوان ناڵێن بۆ نایان بنبڕیکەن. ئەگە باسی ئەواکەن ئایا حکوومەتی عێراقی دەسەڵاتی بەسەر هەموو سنوورەکانی خۆی هەیە ڕئیسی وزەرا هەیە لە شاشەکانی تەلەڤیزیۆن و توێتی ئێمە ئەو دەسەڵاتەمان لە فڵان شوێن لە فڵان شوێن نییە لە فڵان مەتار نییە. ڕئیسی وزەرا هەبووە باسی ئەوەی کردووە کە چەندین بە هەزاران نەک چەندین مۆزەفی بندیوار لە عێراقەیە. باشە بۆ بەس فۆکسەکە لەسەر ئێمەیە بۆ بە تایبەتی کە لە ئینتیخابات هەڵبژاردن نزیکە بینەوە ئەو بگرە بەردێ دروستەکەن دوایی چەندین جار ئەیڵێن با بیڵێمەوە یعنی ئۆپۆزیسیۆن ڕاگەیاندکار پەرلەمانتار سۆشیال میدیا هێزە سیاسیەکان یعنی ئێمە ئەبێ هەمومان یەکریز بین بەرگری لە ماف و داخوازیەکانمان بکەین ئەوانەی کە ڕەهەندی استراتیجی و ڕەهەندی نیشتیمانی هەیە ئەوانەی لە بەغدان نوێنەری ئێمن با فۆکسن لەسەر حکوومەتی عێراق بێ لەسەر مافەکانی ئێمە بێتن. ئەگەریش گلەیە ڕەخنەیەکەی بابێن شەفافانە بە حکوومەتی ئێمە بیڵێن. ناکرێ ئێمە دیفاع لە حکوومەتی عێراقی بکەین هەر شتێک حکوومەتی عێراقی بیکە بەڵام پشت لە مافەکانی خەڵکی کوردستان بکەین. ئەمە ئەبێ بە شەفافیت بێ حکوومەتی عێراقی ڕاستەکە نەوت بە قاچاغەڕە فەرمون وەرن پرس کۆنفرانسێک لەگە وزارەتی نەوت و دارایی بکەن بۆی ئیتر کۆتایی بم بگرە و بەردەیە بێتن وەرن قانون نەوتی غاز دەربکەن کۆتایی بم بگرە و بەردەیە دێتن. کاک دژوا قسەکانت زۆر ڕاستن ئێستا کێشەی خەڵکە زانی پێشیایە کاک دژوا کێشەی خەڵک لەوایە بەرپرسانی حکوومەتی عێراق نایەن ڕوبەڕووی بەرپرسانی حکوومەت یاریمی کوردستان هەر گلەی و سکاڵایکیانەیە ڕوبەڕووی دادگایان کەنەوە یان موچەخۆرەکەنە قوربانی بەرامبەر بەو ململانێ سیاسیە ئیدارێ دارانەی کە هەیەە خۆی کێشەکە لێرایە بەڕاستی حکوومەتی عێراق ئەزانێت کە چەند هزار بەرمیل ڕۆژانە بە تەنکەرە ڕوا ئەفرۆشێ لە ڕێگەی ئێرانەوە وەڵای ئەزانەیە کە داهاتی خاڵە سنووریەکان چەند وەکو چۆنەوەی کە وتبووی 20 خاڵی نایاسایی لە سلێمانیە و دە لە سنووری پارتی هەیە ئاواش بەباشی ئەزان داتەکە بەڵام کێشەکە لێرە هەردوو لە ینی موچەخۆرەکەن بە قوربانی ئەم باس و خواسی جەنابەت باست کرد کە خەڵکی شارەزا بێ و گفتوگۆ بێ خۆ ئەمە ئەگەر هەر ئاوا بڕوا بە دووسێ مانگ ئەم کێشەیە چارەسەر نابێ ئێلێرە بەڕاستی حکوومەت یاریمی کوردستان بێ بەدیلی هەبێ. کاک سامان ئەگە ئیجازەم بدەیت تۆ باسی قسەکانی حکوومەتی عێراقیەکەی بەڵام ئایا حکوومەتی عێراقی بە تۆ ئەڵێ دەواازەکانی ئەوان چۆن چۆنیە مەخێرەکانی ئەوان چۆن چۆنیە ئایا یەک کەس ئێمە کێشەکە کێشەکە ئێمە ئەوەیە ئێستا ئێمە موچەمان کەوتووەتە دەستی حکوومەتی عێراق دێ کێشەکەمان ئەمەیە بەڕاستی من باسێکم ئیجازەم دەباس ئەو کێشەیەکەم باسێکم اینجا کەسێک هەیە بڵێ وەڵایی نەوت لە عێراق ئەوها ئەڕواتە دەرەوە بۆڕی نەوت بۆ هەندێ
میلیشیا هەیە بۆ هەندێک ئەحزابی سیاسی هەیە لە عێراق دەواازە مەجال بە حزابی سیاسی دراوە بە کەیفی خۆی بازرگاین لێکە هەموو پارەی داهات نایەتەوە سندقی دەوڵەت بڕۆ سەیری وەزیرانی دارایی پێشوو بکە سەیری وەزیرانی نەوتی پێشووی عێراق بکە خۆیان باسی ئەو گەندەڵیاکە با بێنە سەر بە مۆزوعی موچە طبعا ئەمە بەڕاستی کێشێکی زۆر گەورەیە خەمێکی زۆر گەورەیە هەموو مانگەیە خەمان نەگرێ بەڵام سێ مانگ ناخێنە کاک سامان ئەگە حکوومەتی عێراقی ڕاستگۆ بێ بڕوا بکە بە یەک مانگ ئەو کێشەیە چارەسەرەکە بەڵام حکوومەتی عێراقی دان بە دەستور نادا ئەرێ برا ئەم حکوومەتی سوودانی ئێستا لە مەسیف سەلاح الدین پێکهاتووە اتفاقی کوردستان و بەغدا هەیە لە مەسیف سەلاح الدین ئیمزا کراوە بڕۆ سەر منهاجی ویزارەکە بکە کە بۆ ئەو اتفاقە بۆ منهاجی ویزاری باسی شنگارەکە باسی کەرکووکەکە باسی میزانیاکە باسی کۆمەڵی بابەت باسی نەوتەکە باسی کۆمەڵی بابەتی ترەکە کوابزام لەو ڕێکەوتنە چەندێکی جێبەجێگە حکوومەتی عێراقی دەیان ڕێکەوتنیە بە ئیمزای سەرکردە باڵەکانی عێراق کە هەموو عێراقیان بەدەستەوەی تاری تەنسیقی بەڵام ئیتفاقاتی خۆیان جێبەجێ ناکەن هانی ئەم و ئەوەدەن لابەلا شت بێماڵن ئەگەیوە ڕاستەکەن وەرن پرێس کۆنفرانس بکەن ڕوبەڕووبە خەڵک بزانێ خەلەلەکان لەکوێیە بەدیل بۆ ئەمە دووبارەیەکەم و بەدیل ئەوەیە ئەوەش ئێمە ئاگداری وەکۆڵێ محافلی نێودەوڵەتیمان کردوتەوە دەوڵەتەکانمان کردوتەوە سەفارەتەکانمان کردوتەوە ئەمە هەنگاویەکە ئاگدار عێراقشمان کرد حێوا لەگە عێراقین فەرمو بادانش مشکلەکە لەکوێیە بەڵام بە پەلە چارەسەری بکەین هەردوو لە ئیلتیزام بە چارەسەر بکەین ئەگەر نا شکات لە محاکمی نێودەوڵەتی بکەین ئەگەر بکرێت داوای ناوبژوای نێودەوڵەتیکەم بێتە مەیدانەکەەوە یانی ژۆک و باسم کە کاکە ڕێگامان بدەن ئێمە خۆمان نەوتی خۆمان نەفرۆشین ئەو کێشەیە چارەسەرکەین باشترین چارەسەرش بۆ ئەم کێشەیە دەرچواندنی قانون و نەوت و غازە ئەوان دەری ناچوێنن چونکە ئەزانن بە دەرچواندنی قانون باش ئەگەر یاسای نەوت و غاز دەرچێت کورد لەکوێ قازانجەکە خۆ ناتوانێت خۆی نەوجارێکە هەنار دەکاتەوە با ئەتوانێت ئەگەر مادەی 112 بخوێنیتەوە ڕێگای بەوەداوە ئەو نەوتانەی ئەو بیر نەوتانی لە دوای 2023 نەوتەکان دۆزراونەتەوە سەلاحەتی حکوومەتی محافظ و ئەقالیمەکانە بەڵام بە ئاگاداری بەغدا تەسەڕوفی پێوە بکەن بەڵێ ئەتوانێ بە ئاگاداری نەک بەغدای بیکە ئاخر ئەو کاتە کۆڕەنگاویش ئەقەلە دروستکە ئێستا هەر لە مەوزوعی ئەم کێشەیە دەبوترێ لە چیوە سەرچاوی گر هەر لەگەڵ ئەو گرێبەستەی کە لە واشنگتۆن کرا لەسەر غاز ئەم ناوچۆکەیە سەری هەڵا بەڕاستی هەم وەزارەتی نەوتی عێراق بەیاننامەی دەرکێر هەم سوودانیاڵێ کاکە من ئەم لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکانەوە بینیومە کە هەرێمی کوردستان گرێبەستێکی ئاوای کردووە کاک سامان من جۆم لە دەنگت نییە دەنگم بڕا ببوورە ئەگەر جۆ لێ وتم ئەم ناوکۆچیانە زیاتر لەوە سەرچاوی گێرکە ئەو گرێبەستەی کە لە واشنگتۆن کرا لە ئەمریکا لەسەر غاز ئەمە ینی واناکە جارێکی کە هاوشێوەی نەوتەکە ئێمەم کێشەیە دیسان دووبارە کراوەوە چونکە لێراش هەرێم پرسی بە بەغدا نەکردووە سوودانیا لە من لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکانەوە زانیومە کە حکوومەتی هەرێم ئەم گرێبەستەی کردووە دەنگ نییە لای من زۆر باشە دیارە کێشەیەکی هەیە دەنگەکە ئەمەی کە هەرێم باسیەکانی بەڕاستی ئەم کێشەی لەسەر موچە ینی تەنها موچەخۆر ینی گرفتەکە کێشەکە زەرەرەکە تەنها موچەخۆرێکە بەڕاستی چونکە لەولا ینی سەرۆکۆزیرانی عێراق ئەڵێ خەتای هەرێمە هەر بەرپرسێکی هەرێمی کوردستانیش ینی دەدوێنی ئەڵێ خەتاکە بۆ نمونە بەغدایە پرسیارەکەم دووبارەکەم و بۆت کاک دژوار پرسیارەکە تێگەیشتم کاکە ئەوە بیانووە یەکەم ئەو شەریکاتە بیانیانەی کە عەقدی نەوتێن لەگە کوردستان کردو لە دوای 2014ەوە ئەگە بیانزانێ سەلاحەتی دەستوریمان نەیانەکرد ئەوان لە ئێمە لە دەستور و یاسا و ڕێساکان شارەزاترن بەوەی ئەم جارەشەوە و ئەوە هەموو بیانووە وەگلەیەکە لەسەر عێراقە فەرم و عێراق پەرلەمانی عێراق حکوومەتی عێراق یاسای نەوت و غاز دەرکە با ئێمە سەلاحەتی خۆمان بزانین ئێوە سەلاحەتی خۆتان بزانن بەس دەری ناکەن چونکە سەلاحیاتمان هەیە
بڵێ هاوڵاتی فەرمانبەر زەرمەندە بەڵام حکوومەتیش زەرمەندە حکوومەت ئێستا میزان لە عێراق وەرناگرێ ئێمە حەقی خۆمان هەیە ئێستا میزانەکان بکرێتە 14 نەک ئەو دوانزەی کە دیاری کراوە ئەو دوانزەیە شەشی بە ئێمە ناگەت چکە میزانی عێراقی 142 لێ دەرەکەن بۆ سیادی 58 مێنێتە لەو 58 بە حیساب دوانزەکەمانە دێ شەشەکاتە ئێمە نابێ بڕوا بە بیانەکانی عێراق بکەین ئەبێ هەوڵ بدەین وەک ئەو ڕێکارانی کە باسم کردووە حکوومەت سوورە لەسەری بەڵام بۆ ئەوەی ئەم کێشەی ئەم جارە یەکجاری بنبڕ بکرێ مانگێکی تر نێنەوە هەمیسان بە بیانوێکی تر ئەو موچە ببڕن کە ئەمەیان بەڕاستی کارێکی باش نییە ئەبێ هەومان یەکریز بین دیفاع لە موچەی خەڵک بکەیەوە تەنها کاری سەرۆکی حکوومەت یان پارتی نییە بە تەنها ئەوە کاری هەموو لایەکە لایەنەکانی کە هاوشانی پارتی لەگەڵ ئێوەیان کە بۆ نمونەم کێشەیە پێکۆ چارە سەرکەن ئێمە ئەوەی بینیمان لە بەغدا ڕایەنگەیاند لەو کۆبنەوەی چەند ڕۆژە پێش ئێستا کرای حزبە سیاسیەکان ڕایەنگەیاندۆ دەستخۆشییان لێکەین سوپاسیانەکەین هیوادارین هەموو بە یەکەوە یەگریز بە یەگریزی بەهێزە بینی ئەمە بە یەگریزی ئەو کارە بکەین بەس من شتێک تر ئیزافەکەم ئەگە حکوومەت بزانێ ئەوانی بەغدا ڕاستەکە نەوت بە قاچاغ و داهات نانێرێت و نازان ئیتیفاق جێبەجێ ناکات چۆن شکاتەکە لای ئەو وڵاتانە ئێنێتە ناو بابەتەوە باشە فەرمە حکوومەتی عێراقی ئەوە من دەبارەیەکەمەوە پرێس کۆنفرانسێ بکەن هەردوو وەزیرەکەی عێراق و هەردوو وەزیرەکەی کوردستان بابێن ئەو وردەگلایانە بکەن و وەڵامەکەش وەربگرن بۆی خەڵک ئاسوودە بێ جاران یاوی وڵات 150 میزانی عێراق بۆ کوردستانە ڕۆ مع العلم ئەو کاتەش 178 میزانێ زیاتر نهات ئێستش 106 زیاتر نایە و ئێمە کوردستان شایستەی دارایی لەوە زیاترەوە باسی پێشمەرگە هەر ناکەین نەچەک و نەپارە و نەهاوکاری و نە هیچی بۆ نایە ئێمە نابێ خۆش باوەڕ بین عێراق فشارەکە خەتای عێراقە بڕوای بە دەستور و بە فعالی نییە بڕوای بە شەراکەت نییە تامان تەدەخولاتی دەرەکی شەیە یانە ئەو هەرێمە ئەو قوارەی بچووک بکەنەوە هەموو لەوێ سەرچاوی گرتووە بۆیە ئەبێ بە هەمومانەوە دیفاع لە مافەکانی خۆمان بکەین زۆر باشە هەر سوودانی هەڵێ لە 160 دەواازە سنووریەکانەکەوێتە سنووری پارێزگای سلێمانیەوە زۆر جاریش لە حکومەت گوێمان لێ بووە میشە دەگوترا ینی داهاتی خاڵە سنووریەکان ناگەڕێتەوە بۆ حکومەت ینی ڕەنگە لە سنووری پارتیش تقریبەن بەو جۆرە بێ ئەمە کاریگەری ناکاتە سەر ئەو ژمارەی کە بەغدا لایەتی کە ئەڵێ لەو ڕێژە زۆر زیاترە بەڵام حکومەت ئیتر دەستەوەسان وەساوە و داهاتەکەی بۆ نایەت هەر ئەوەیە کە لە بەردەستی و دەینێرێ بۆ بەغدا یعنی زۆر جا کێشەکانیش لە نێوان خۆمانە وەڵایی ناڵێ بکەم و کوڕی نییە بەڵام جارێ با بەغدا باز بکە بزان ئەو دەواازانە کەم و کوڕەکانی چەندێکە دزیەکانی چەندێکە چەندێ پاراگاتەوە ئەو جا باسی ئێرە بکە زۆر شەفاف سەوتەکەی دیارە نەماوە هەوڵێم وەری گرمەوە زۆر جار ینی ئەگەرە قسەی سوودانی بێنینەوە ینی کێشەکە لە چیایە لەوایە ئێستا کێشەکە لەوە نەماوە کە لە ناو لیستی موچەی فەرمانبەران کە پێشتر ینی کۆمەڵێک تێبینی هەبوو کە هەمومان جێک نێرایە بۆ ئەرێم و دەیان و لیستەکە پاک بکەنە و چاک بکەنە و ناوی سیانی و چواری و دایک و هەموو ئەمانەی تیابێ ئەبێ ژماری و پێێنی لەگەڵا بێت ئێستا کێشەکە وەکو خۆیان نەڵێن هەم سیاسیە هەم داراییە کەیسا گلەیەکی زۆرێ لەوەی کە حکوومەتی عێراق دەڵێ من موچە دەنێرم بەڵام حکوومەت هێرمی کوردستان پابەت نییە بە ڕێکەوتنەکە داهاتی نانەوتی و نەوت نانێرێت بۆ حکوومەتی عێراق و گوتوشێتی ئەتاوەکو ئێستای کە من نردوومە سوودانی لەسەر بەرپرسیاتی خۆم بووە نازانم ئامادەیەک گوێی لە منە ئێستا کاک دژوار کاک دژوار سەوتەکە قەتە بووەڵا ببوورە گوێم لێ
با پرسیارێ بکەم سودانی وتوێتی من لە چەند مانگی ڕابردوو کە موچەیشم نردووە لە بەرپرسیارەتی خۆم نردومە ئیدی ناتوانم چونکە منیش دادگا هەیە و چاودێری داراییە و خەڵکی کەیشێ ڕەنگە لێپێچینۆم لەگەڵ کاپەرلەمانەیە خۆم ناخەمە ژێر ئەم بەرپرسیارەتەوە ئەگەر پێم بڵێیت ینی چێن ئەوانەی لە پشتی سوودانی و بڕیارەیەن کە موچەی هەرێمی کوردستان نەنێرێت ئیتاری تەنسیقی لانە تونڕەوەکان ئەوانەی لەژێر تەسیراتی دەرەچین دەرەکی بەس ئێرانە گەیاندووە وەڵاهی من ئەڵەم ئیتاری تەنسیقی ئەوان لە دەرەوە پشتیوانی ئیتاری تەنسیقی کە تەدەخلاتی اقلیمی هەیە ئەی باشە هەرێمی کوردستان چی ئێستا کێشێکی بۆ نمونە لەگەڵ ئیتاری تەنسیقی چوارچێوەیە مانگی یا بۆ نمونە ڕاستتر بڵێم لەگەڵ ئێران خۆیسا پەیوەندی هەرێمی کوردستان باشە کێشەی ئەزانین چی ئەوان بڕواایە مە دەستور و فیدرالی نیە یانێم قوارەیە کەم بکەنەوە سەلاحەتمان کەم بکەنەوە ئەوان یانێ هەموو شتێک مرکزی بێ ئێمە کێشەی ئەومان هەیە کێشەکە لێوە سەری گرتووە باشە ئێمە ئیلتیزاممان بە ئیتفاقی خۆمان کردو ئەوان نیان کردووە هەر باسی منهاجی وزارەکەی جەنابی سوودانیم کرد یعنی برادرانی ئێمە ڕاگەیاندکارانی کوردی کە باسی قسەکانی سوودانیەکەم جواب دراوەتە وەڵام دراوەتەوە من دووبارەیەکەم ئەگە حکومەتی کوردستان شەفاف نەبێ داوە لانی نێودەوڵەتی ناکە بێتە ناو بابەتەکەەوە ئەچێ خەلەکانی خۆی چارەسەرەکاتن باشە بەڵێ حکومەتی عێراقی بۆ یەک ڕۆژی قیمەی عەربی 600 میلیۆن دۆلاری سەرف کرد کۆمەڵی سیارەی کڕی باشە لەو لاشەوەڵێ پارە نییە لە 2005 بەدواوە تاکو و پێش 2 ساڵ 1200 میلیارد دیلاری عێراق دۆلار نەک دینار دیار نیە کەس نازانێت چی لێ هات ئەمە سەریقەت القەرن لەم ڕۆژانە گوێمان لێ بەڵێ فلان ڕئیس وزەرای کۆن ئەوەندە ملیارەی خستە سەر حیسابی خۆیەوە کۆمەڵە گەندەڵی تر هەیە ئێمە چاوپۆشیمان کردو هەر یەک لەو سەبەبانەی کە فۆکسە خەنە سەر ئەم بابەتی موچەی کوردستانە بۆ تەسریفی ئەزمەیە بۆی سەرنجی خەڵکی ناوەڕاست و خواری عێراق لەسەر ئەو کێشانە نەبوونی خزمەتگوزاری نەبوونی کارەبا ئەو مۆزوعی گەندەڵیە دوور بخەنەوە بیخەنە سەر ئەو بابەتە خەڵک بەمەوە مەشغوڵ بکەن باشە بەڕاستی کێشەیە وەکو تۆ باست کرد ئیشی ئێمە لای ئەوانە باش گریمان دۆخەکە هەروە ڕۆشت و تا ڕادێک نەگەشتنە ڕێکەوتن چەکی دەستی حکومەت هەرێمی کوردستان چییە؟ یعنی وەزیری دارایی دەڵێ ئێمە ئەتوانین لە داهاتی ناوخۆ و داهاتی نەود موچە بدەین ئایا بەڕاستی ئێمە ئەتوانین ئەمە بکەین؟ بۆ نایدا بۆ نایدا ئەوە لە حاڵەتێکایە ئێمە گەنەوەتی خۆمان بفرۆشین ڕێگامان پێ بدرێ ئێمە نەوتی خۆمان بفرۆشین 150 داهات بۆ بەغدا نەنێرین ئی گومرگ نەنێرین بەڵێ ئەو کاتە حکومەتی کوردستان مەجبورە بەو داهاتەی هەیەی بەو نەوتەی هەیەی موچەی خەڵکی کوردستان بدات بەبێ لێبڕین وڵای ئەوە بە جۆری داهاتەکەی نازانم ئەزانیی ئێمە ئەزمونێکمان هەیە لەگەڵ ئەو دۆخەیە کە زۆر جار ینی موچە بە بڕین و بە موچە دابەشەکرا ئێساش ینی بەڕاستی ئەگە داهاتی ناوخۆوەکو خۆیانەڵە نەگەر 400 ملیاریش بێ گریمان 400 ملیاریش فرۆشی نەوت بێ ئێخۆ هەر موچەکە پڕ ناکاتەوە بەڕاستی ینی بە بۆچوونی جەنابەت ڕێکەوتنەکە هەرە بێ بکرێت لەگەڵ ئەم کابینەی نوێ کاک سامان ئەم کابینەی نوێیە ساڵانێکی زۆر موچەی ئەدا لە ماوەی 35 تا 40 ڕۆژ بەبێ لێبڕین هێشتا جەنابی کاگنێچیروان کابینەکەی تەسلیم نەکردبوو کابینەی هەشت لێبڕین هینی کردی ئەلانی کرد لێبڕین نەما جەنابی کاگ مەسرور بەبێ لێبڕین پارەی مانگانە 35 ڕۆژ جارێ موچەی بەبێ لێبڕین سەرفە کرد لێبڕینش لە ئەنجامی هەرزانبوونی نەوتەوە هات لێبڕین لە ئەنجامی هاتنی کاتە لە 2021 لێبڕین کرا لێبڕین لە ئەنجامی بەڵێ لێبڕین لە من باسی قەدیمەکەم لێبڕین لە ئەنجامی ئەو گەمارۆی هات بۆ سەر کوردستان من باش شتێکی تر پێ بڵێم گەمارۆی ئابووری عێراق تازە نییە بۆ من تازە نییە بۆوانی تەمەنیان هەیە لە 61ەوە عێراق گەمارۆ لەسەر خەڵکی کوردستان دانا تا گەیشتە ئەم گەمارۆیی کە لە 2014 لەسەر کوردستانیان داناوە ئەو کاتە لەسەر چی بوو دوای ئێمە شۆڕشەکانمان بۆ موچە و بۆ پارە نەکردووە
بەڵام ئێستاوان وایان کردووە ناقرگەی ئێمەیان گرتو ناقرگەی فەرمانبەری وەکوڵی هەژار و فەقیریان کرد بەم جەژنەیە کاکەەوە مەسئولەتێکی ئەخلاقی حکومەتی عێراقیە حکومەتی عێراقی پارەشی نەبوو دەوڵەتە توانێت قەرزکە چەند مانگێک موچەی خەڵکەکەی خۆی بدا نەک موچەی بەشێک بدا موچەی بەشێک ڕابگرێ ئەمە کەی فدرالی ئەمە کەی یەکسانی ئەمە کەی عەدالەتە خەڵک چاوەڕێیە کردیانی ئێوەمانان هەڵوێستانە بێ حکومەت هەرێم هەڵوێستیە بێ هیچ نەبێ وەزیر و مدیرعام و بریکارەکانی بکشێنێتەوە وەکو هەڵوێستێکی سیاسی بەرامبەر بە ئەو دۆخەی کە بەرامبەر بە موچەخۆرانی بامە قسەیەکی جددی بکەم ئەوە یەک لە ئەگەرەکانە بەڵام من زیاتر ئەڵێم با یەگەریزی هەبێ بڵێن ئێستا بڵێن بەشداری انتخاباتی داهاتوو ناکەین بزان حکومەتی عێراق چۆن ملکەچە بێ کە کورد و سەدر بەشداری هەڵبژاردنەکەن شتێک نییە بە ناوی هەڵبژاردن لە عێراق دەفەرموو ئەمە پێشنیاری منە با حەزبە کوردستانەکان ڕێککەون لە پێناوی خزمەتکردنی ئەو خەڵکە باشە لە پێناوی ئەوەی کە ئێمە لەسەر حەقین ئەوان ڕێگری لە ئێماکەن فەرمووی ئەلانیکەن بڵێن بەشداری لە هەڵبژاردننی داهاتوو ناکەین بزانین حکومەتی عێراقی دێتە سەرخەدیاننا یانیش ئەو ڕێکارانەی کە پێشتر باس بکرد کە ئەخیرەکەیان فرۆشتنی نەوتی خۆمانە خۆمان مشکلی خۆمان حەلکەین باش ئێوە هیچ قسێکتان لەگەڵ حیزبەکان کردووە کە بڵێ کاکەوەرە بە بایکۆتی سیاسی بکەین لە عێراق بۆی کە ئەیتر ئەم کێشەیە لە بنەڕەتدا چارەسەر کرێ یعنی کێ لەگەڵتانە نایە بۆ نموون وەڵی من لەو کۆبنەوەی نەبووم نازانم کێ نایە بەس من ئەمە پێشنیارێکە داوا لە حەزبە کوردستانیەکانەکەم ئەگەر هیچ ئەو ڕێکارانەی کە باسەکەین بەپەلە بۆ یەکجاری ئەو کێشەی چارەسەر نەکرد بە ڕێگای دەستور و یاسا و ڕێسا با ئەو هەڵوێستە وەربگرن چکە ئێستا هەموو دنیا هاتۆتە سەرخەت هەموو دنیا ئاگای لێیە و گەورەترین زلهێز کە ئەمریکایە وەزیری دەرەوەیانە داوا لە حکومەتی عێراق ئەو کێشەیە چارەسەر بکە حکومەتی عێراقی تازە بە تازە ئێران حەساری لەسرە بە تەمایە گرێبەست لەگەڵ ئێران بکە یعنی وەزع ئەو منتیقەیە ئیشەڵا شەڕ نەبێ ئەمریکا ڕێگری لە ئیسرائیل کردو لە عێراق نەدا لە ئێران نەدا ئەمریکا هەڕەشەی لە ئێران کردووە گە ڕێک نەکەوێت ڕەنگە بە شێوازێکی خراپ بۆ ئامەری لەگەڵ بکە هیوادارین ئەوە نەبێتن و هەوڵ بدرێ ئەو کێشانە چارەسەر بێ بە کێشەکەی ئێمەشەوە چونکە خەڵکی عێراق بەگشتی و خەڵکی کوردستانیش یعنی بڕوا بکە لە 1920ەوە بە ئارامی نەژیاون گەورەترین خەلەلیش ئەوە بیرم هاتەوە ئەوەیە لە بنەڕەتدا عێراق بە هەڵە دروستکراوە بە ئەو کاتە لەسەر بنەمای فدراالیا کۆنفدرالی دروست بێت چونکە عێراق یەک زمان و یەک قەوم یەک مەزهب و یەک دینی لێ نییە ناکرێت دەوڵەتی و حادی بێ هەر پێش 21 عێراق خۆی سێ ویلایەت و کاکار بە سێ ویلایەت داتان مەزراندووە ئەم 100 ساڵی خوێنڕشتن و نەهامەتیە هەموو لە ئەنجامی ئەو هەڵەیەیە اینجا بەڵکو بتوانین ئێمە لەگە بەغدا ئەوانەی کەوتم حەلی بکەین ئەگەنا کورد پێویستە بەشداری انتخابات نەکە زۆر باشە خۆ دایم لە پێکێنانی کابینەی نوێی عێراقا کە کورد بەشدارە داخوازیەکانی ئەخاتە سەر مێزی گفتوگۆ و هەموو لایەنانیش کە بەشداری لە حکومەت دەگەن بەڵێنی جێبەجێکردنی دەدەن ئێخۆ چی ئەگۆڕێ ئەگەر ئێمە بایکۆتەکەکەین و دیسان ئەوان بێن بڵێ باشە لە کابینەی نوێ هەمووی جێبەجێەکەین بەم شێوەیە جێبەجێ ناکرێ یعنی ئایا بۆ نووسراوێکی دروست نییە لەوەی کە ئەم ڕێکەوتنە لە نێوانیان نەکرا بۆ نمونەیە سا حکومەتی هەرێم بڵێ کاکە ئێمە لە سەرەتای کابینەکەەوە ڕێکەوتین لەسەر ئەم بابەتانە یا کێشەی موچە چارەسەر بێ و ئێستا حکومەتی عێراق ئیلتیزامی پێوە ناکە کاکە لە عێراق یاسا و ڕێسا نییە ڕێز لە یاسا و ڕێسا و لە دەستور ناگیرێ کاتی خۆی لیستەکەی عەلاوی 91 کورسی هێنابوو لە پەرلەمان لیستی دوم هی مالکی 89 هێنا هیزە بە دەرخۆنەیان کرد مالیکیان هێنا جاری پێشوش لیستی سەدری یەکەمی هێنا هەڕەشیان لێ کرد گەلە کۆمەیەکی لەسەر دروست بوو ناچاریان کرد هەر سەحبی کرد لە پەرلەمان و لە حکوومەت جاران ئیتیفاقەکە ڕەنگە شەفەهی بووە کاک سامان با دووبارەی کەمەوە ئەم ڕێککەوتنەی پێش 3 ساڵ لەگەڵ حکوومەتی عێراقی کرا ئیتاری تەنسیقی لەگەڵ لایەنە سیاسەکانی کوردستان بۆ پرۆژەیەک چارەسەری هەموو مەشاکلەکانی تیاوی کە ئێستا باسم کرد لە منهاجی وزاری ئێستا لە ئەنتەرنێت وسە منهاجی وزاری سوودانی هەموو خاڵەکانی تیا کە ئێستا باسێک کاکە جێبەجێ ناکەن جێبەجێ ناکەن شەرم ناکەن جێبەجێ ناکەن چیان لێکە ینی زۆر باشە ئەگەر جەناب لێرە پێک دێ پەرلەمان ڕئیسی کاک سامان ڕئیسی پەرلەمانی عێراقی
نزیکەی ساڵە پەرلەمان بێ ڕێزمایەوە تەدەخوری جەنابی سەرۆک و قیادەی سیاسی کوردستانی وایە کە لایەنەکان لێک نزیک بوونەوە ڕئیسی پەرلەمان نەمەندە کاکە ڕئیسی پەرلەمان لێرە دادرێ ڕئیس وزەرا لێرە دادرێ بەرنامەی حکومی لێرە دادرێ کە ئەچنەوێ ئەرێ کاکە پێشەوە لە 91 تاکو 2023 ئەمانی لە بەغدان لە کۆ بوون لە پرۆسەی ئازادی عێراق ئەوان لە کۆ بوون کە حەلی جێشی عێراقی کرا کە هیچ نەما لە عێراق جەنابی مەرحوم مام جەلالە و جەنابی کاک مەسعود چوونە بەغدا قیادەی سیاسی چۆ بەغدا بۆ ئەوەی جارێکی تر عێراق بنیاد بنێنەوە باشە ئەیکوا وەفای ئەوان باشە کاک دژایمە خەریکی بنیادنانی عێراقین و لە ناو ماڵی خۆشمانە تەوازین بەڕاستی ئەوە تا ئێستا شەوە پاداشەکەی عێراقەکەی کورد ئەیاتەوە وڵی بەداخەوە ینی من وەڵامی پرسیارەکەی تۆیە کەوان ئیتفاقی ئیمزایەکەن جێبەجێ ناکەن چیان لێکەی بۆیە بڕوا بۆ قسانەش نەکەین کە ئەوان لە خەتای کوردستانە ئەوان ئیتفاقەکە ئێستاە دەری بێنە سەیری بکە پیشانی جەماوەری بدە باشە ئەوە ئیمزای خۆیانە جێبەجێ ناکەن ئەوە ئیمزای وەزیری دارایی عێراقە کۆتای مشکلە هاتووە دێن مشکلەی تر دروستەکەن کاکە با خەڵک تێبگە خەتای ئێرەنی خەتای ئەوانە بەڵام ئەم جارە زۆر جددیە حکوومەتی کوردستان قیادەی سیاسی کوردستان هەڵوێستی جددیترێ بێ زۆر باشیانی لە دوای جەژن ئێوە چی بەڵێنێ بە موچەخۆرێن تاکە ئێمە بەردەوامە بێ ئایا ئیترم کێشەیە لە بنەڕەتە چارەسەرە بێ یا هەر مانیەک و بەم شێوەیە بێت و مانیەکە دیسان کێشەی بۆ دروستە بێت تا ساڵەکە تاوا بێت نانە حکوومەتی کوردستان بەڵێنەدا بەڵێنیداوە بەرداوام حێوار و دیالۆگ بک بە گۆرەی دەستور و یاسا بۆی مافەکانی خەڵکی کوردستان بەموچەوە یەکەم بەموچەوە جێبەجێ بکاتن ئەگەر نا ڕێکاری تر هەیە ئەوەی کێسە باس کراوە داوە لە لایانی دەرەکی کراوە لە مەحفەلی نێودەوڵەتی کراوە لە دەوڵەتەکان کراوە ئەگەنا ڕێکاری تر هەیە کشانەوە لە پرۆسەی سیاسی بەشدارینەکردن لە هەڵبژاردن بەڵام بۆ هەموو ئەوانە ئێمە پێویستیمان بە یەگەڕیزیە ئەبێ ئەو یەگەڕیزیە هەبێ ئەبێ پشتیوانی NGO سۆشیال میدیا و ڕاگەیاندکار و هەموو خەڵکمان لەگەڵا بێ چونکە ئەو بابەتە بابەت ئێمە کێشەکەمان بەڕاستی موچەیشە ناحەقیە بەڕاستی خەڵک ئێسا کاک دژواک گوێی لە ئەڵێ هیچ ئەم قسانە بای ئەوە نییە کە 25 نا لە گیرفان ما بێ کەی موچەی پێ حەقی خۆیەتی منیش لەگەڵەوانم بەڕاوێ بزان کێ سەبەبە باشە گریمان سەبەبەکەی موچە نانە قەینا نەگریمان نییە سەبەبەکە بەغدایە بەڵام ئێمە ئەبێ بە هەموو شێوازێک پێداگیری بکەین ئەو موچەی بۆ خەڵکی کوردستان بێ ئەگەر نا ڕێکاری تر هەیە حکوومەت دەتوانێتەوە ینی دابینکا بۆ خەڵک وەڵی حکوومەت هەوڵەدا هەوڵی بەردەوا بێ ئیشەڵاو کێشەیە چارەسەرەکە وەڵی من نازام لەبەرەوەی ئەوە دەسەڵاتی من نییە بەس من ئەبینم حکومت لە هەوڵی بەردەوامە ئەبینم ناحەقیە کرێ بەرامبەر بێمە ناقانونیە نادەستوریە گەلە کۆمەیە سزایی بە کۆمەڵە شتێکی نامرۆڤانەیە بەڵام ئێمە بێدەنگ نابین ئەوڵە دەین ئەبێ ئەو کێشەیە چارەسەر بێ نەک ئەوە بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەر بێ قوتی خەڵک گاڵتە نییە بیکەی منت بەسەرمانەوە ڕۆژەگەیدەم ڕۆژە نایدەم ڕۆژی شتێکمان بۆ بێنێتە ئاراوە بەمەرجێکیش ئەو هەموو گەندەڵی لە عێراقەیە هەر باسشی ناکەن بەردەوامیشن لەسەری هیوادارین چارەسەر ببێ کاک دژوار من زۆ سپاس دەکەم کە لەگەڵمان نابووی سپاس بۆ ئێوەش زۆ سپاس بۆ دژوار پایە باشکاری باڵای مەسوول بازرگانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵم بوو زۆ سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەنامەکە بەخواتان